کەمپینەکە ژمارەیە گەنجی خۆبەخش و خۆ ڕسک هەڵساوم بە کۆکردنەوەی هاوکاری لە سۆنگەی بەرپرسیارەتی دیارە ژمارەیەکی زۆر هاوڵاتی هەیە نەوتی بەرنەکەوتەوە نەوتی ئەو ڕێکخرا و خێرخوازانەی بەرنەکەوتەوە کە چەند جارێکی شاتوە بۆ تەخت لەبەروی بە حکمی ژمارەی ئەو هەژارانە زۆرن کە لەم سنوورەدا هەن ئەگەر ببین ئێستا ینی ئەم گەنجانەی کە لێرن کەمپینەکەیان کردو لەبەر سەرما ئاگریان کردوەوە ینی بەڕاستی سەرماکە هێندە زۆرە ئەم ساڵوە لەگەڵەوەشدا خەڵکێکی زۆر نەبوونا هیوادارم هەموو لایەنە پەیوەندیدارەکان خەڵک خێرخواز هاوکاری ئەو خەڵکە بکە کە هەژار و کەم دەرامەتن ماڵ هەیە کە چون بپرسم بزان نەوتی هەیە هەژارە کەم دەرامەتە نەک نەوتی نەبووە بەڵکو سۆبەشی نەبووە چاوەڕێ کردو کارەبای ئام بێتەوە بۆی لە ڕێگای کارەبای ئامەوە بە چەند تەڵهیزەرێک خۆی گەرم کاتەوە منداڵی هەبوو منداڵی ساوای هەبووە پیرروپەکەوتیانە بە هیوادارم هەموو لە دەستی هاوکاری درێژکا بۆی ئەم کارە خەیریانە بەردەوامی هەبێ بەداخەوە ئەوەی ڕایەوەی کە تەختە کێلگەیەکی نەوتی هەیە دەوڵەمەندە بە سامانی سەرزەوی و ژێرزەوی و چەندین خەڵکی دەوڵەمەندی تیا بەڵام لەگەڵەوەدا دەبێ ئەبینین لە فراغی ئەو هەموو دەوڵەمەند و لە فراغی ئەو هەموو سەرۆت و سامانە گەنجە لێرە خەڵکی مەدەنی با بڵێم هاوڵاتی خۆڕسکانە و خۆبەخشانە هاتون نەوت کۆکەنەوە بۆ هەژار و کەم دەرامەتان. والله من براسي اسال مالو دانشت بوم لبر تلفزيون صوبش لتكمي شكر كاتي سير موبايل ممكن لاي فكان راس خو كرابوا مع مصان دي كاكاران دي براسي بحسي نوتو اوان كربو خلقي وشاربو هجار كان منش بحق لبر صوب دانش مقدم خلقي من دانش خلقي لو نيبي مش قردن بتزيل كان نوتو هنامو ئیتر پێشکەش بۆ و ماڵە هەژارانەیەکەم و هیوادارشم خەڵکی تەقتەق لە 1000 دینار تا 250 دینار بێنێت بۆ ئەو هەژارانەی کە نەوتینی من نەوتمە ئێمە بایعیمان کەرکووکە لە تەقتە دانیشم بەڵام بایعیمان کەرکووکە و ماگانە 100 لەتر نەوت وەرەگرین لە حکوومەتی عێراقی تا ئێستا 200 لەترمان وەرگتووە 100مان وەرگتووە 200 هاتووە من خۆم 200 مەرگتووە 100 مەرگتووە 100ەکەی کەش بانی وەرێگرن بە جەماعەت وەریان گرتووە.